گوێگرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی یاد و یادگار سڵاوتان لێبێت. من لە مەڵقەیەی یاد و یادگار ڕەنگە جەنامی مامۆستا خۆی پێی ناخۆش بێوا بڵێن، بەڵام ئەمە یەکێکە لە خەونەکانم کە دێتە دی لە حزوری جەنابیانە دانیشتوم و بەرنامەیەکیان لەگەڵاکەم. میوانەکەم جەنابی مامۆستا جەمال عەبدوولە. تەنها ناوەکەی بەری بەسە و پێویستی بەوە نییە باس لەوە بکەین کە لە ڕابردوودا بەچیدا تێپەڕیوە و ئەزمموی چییە و ئەو پۆستانە چی بوون کە وەریگرتووە و ئەو خزمەتانە چی بوون کە پێشکەشی کردووە. چونکە ماشەڵڵا خەرمان بەرەکەت ئەوەی ئەو بەرهەمیە ناوە، ئەوەی ئەو کاری لەسەر کردووە و ڕەنگە هەندێکیشیان کاری لەسەر کرابێت و هێشتا بڵاو نەبوو بێتنەوە ڕووناکیان نەبینی بێ. هێندە زۆرن کە تا دنیایە تا تاقە مرۆڤێک بمێنێتەوە، وەکو شێکسپیر لە یەکێ لە شێعرەکانیاڵێ تا مرۆڤێک هەناسەبات تا چاوێک ببینێت ئەم بەرهەمانە سوودیانە بێ بۆ مرۆڤ و مرۆڤایەتی و بۆ تاکی کورد بە دیاری کرا. و مامۆستاگیان سڵاوتان لێبێ. زۆر سپاس بۆم دەرفەتە. سپاستانەکەم. هەر بژیت. مامۆستا من پێم خۆشە لەوێەوە دەست پێ بکەم، یعنی هەمووان جەنابتان بە مامۆستا ئازانن و وەکو مامۆستایەک خزمەتێکی زۆری مناڵ و قوتابی و خوێندکاری کوردت کردووە بەبێ جیاوازی. بێگومان تۆ خۆت کێ بە مامۆستای خۆت ئەزانیت؟ یەکەم مامۆستای خۆت؟ یەکەم قوتابخانە بەڕاستی ماڵە، دوای ئەوە اینجا بڵێن کۆمەڵەکەی اینجا بڵێن شوێنی قوتابخانەیە ئەم شتانە. اینجا بەڕاستی لە ماڵەکەی تۆ خۆتە پەروەردابیت، لەوە زمان ئەگری، ینی کۆمەڵێ شت هەڵسان و دانیشتن و پاک و تەمیزی و شتی تر و ئەمانە یەکەم قوتابخانە ئەوەیە. اینجا یەکەم مامۆستای من باوکم بوو. باش. کەویش پیاوێکی بەداخەوە کەس باوکانی و باپیرانی هەمووی مەلای گەورە و مەلای پشت مەلا بوون مامۆستا. بەڵێ خوێندنەوار بوون، کورتپەروەر بوون، هەندێکیان بە وازی لە مەلایەتیش هێنا بوو، بڵێن ئەرزوشتیان هەبوو لە لادێ لەوێ پینێک ئیشیە کردو بەواژە. اینجا مەبەستم ئەوەیە کە مامۆستای من ئەو بوو. بەڕاستی من تا مردن ڕەنگ هەموو کەسێکی جوابێ، بەڵام ئیتر بە پێی باوکەکە ئەگۆڕێ، بە پێم بارودۆخی خێزانەکە ئەگۆڕێ. ئەمانە من قەرزاری ئەوم و چی ئەگەر چاکەیەکم تیابێ، ئەگەر شتێکی باشم کردبێ، هەمووی لەوە من وەرم گرتووە. بەڵێ مامۆستا، دیارە جەنابی باوکتان بەهۆی دۆخی ئابووری و دۆخی خراپ و هەژاری ئەو کاتەوە بە شاگرد خەیاتی دەستی پێ کردووە. من ئەم تۆزەم باس کرد بۆی پرسیارێک بکەم. وشەی شەوکار چیتان بیرە خاتەوە؟ منێ شەوکار ناوی کتێبی خۆم پێنا کە فەرهەنگێکی گەورەی دەوری 18,000 زاراوەی کیمیایە، ئینگلیزی، عەرەبی، کوردی، لە ئاینیش لە ئێکێ لەو یادانەوە کە ئەمزانی خەیاتی ئەو کاتە، بەڵە خۆی لەو کاتا کە من بووم ئەو بڵێن دوکانی هەبوو خۆی خەیات دەکەیتەوە بڵێن، بەڵام لە سەرەتا نرا بۆ بەر شاگرد خەیاتی وانە هەمووانە، ینی پێش 1940ەکان ئەو وەکو شاگرد خەیاتی دەستی پێ کردووە. بەڵێ، چونکە لە 1912 و ئەوانە لەدایک بووە. مەبەستم بە گەورەی بوو اینجا، بەڵام
داخی ئەوەی کە خۆی خوێندنەوار نەبووە هەچەنە لە ساڵە کۆنەکانە بڵێن کۆمەڵی مامۆستای بەڕێز و خۆشەویستی ئەو میلەتە هینیان کردبووەوە بڵێن خوێندنگەیەکیان کردبووە قوتابخانەیەکیان کردبووە بە خۆڕایی دەرسیان بە ئەو کەسانە ئەوت کە نیان خوێنەوە ئاوەکو خۆبەخشانە بڵێ لەوەوە ئەو کۆمەڵێشت فێر بوو ئەمەنگەی حەز لێ کردبوو تەنانەت هەنگێ شت شتی باش ئەینووسی تۆزە ڕقم و شتی ئەنووسی ئیشی ئەگەر ئیشێکی وای پێ بۆیە بە لەو بابەتانە ئەوانەش هەبوو اینجا هەر لە 5 ساڵی و 5 ساڵ و نیوی بوو منی ناردەبەر حوجرە هێنە تەمەنێکی مناڵ و کەمە پێش کاتی مەکتەب پێش قوتابخانە نردمێ ئەوە خوشکێکی لە خۆم گەورەتری ناردەلام چونکە من 6 خوشکەم هەبووە خۆم بۆی هەر بینەرانیش بزانن جەنابتان تاقانەی 6 خوشک بوون بڵێ بۆەوەی کە ئەوش لەگەڵم ها ئەی خوێن جا سەیری ئەو هینە ئەوەیە ئەو کاتە کچ و کوڕبێ پێکەوە بوون قوتابخانایان خوێن لە قوتابخانانە کە پێیانەوە حوجرە مەلایەک یا بڵێن یەکێک مەلایەک کۆن بوو ئەوەی کردبووە پێژە مەسەلا یارمەتێکیە مەبەستم ینی ئەوەی حەز لەوە کرد 2 ساڵ من لە گەڵ خوشکەکە مامامەوە کە تۆزێ دوور بوو هینەکە ئەو ساخۆ بڵێن ئۆتۆمبیلەوە هەموو سلەیمانی 50 ئۆتۆمبیلیانە بوو تەکسی و ئەوانە بش بۆیە ناگیرە یعنی جا مەبەستم ئەوە حەزی لەوە ئاواتی ئەوە بوو من بخوێنم ببم بە شتێک کە خوێنەوار بم لەو بابەتانە ئەمە با قسەکەم لەوە زۆر درێژە نەکێشێ ئەوە هینی گەورەی ئەو بوو کە منێ فێری خوێنن و فێری ئەو شتانە کرد و یعنی بواری هەچیەکی لە توانە بوو بێ لە باری خۆیان بۆی ئامادە کردوم بەش بۆی بخوێنیت و خوێندەوار بیت بڵێ باشە مامۆستایەوە مناڵی سەرشەقام بوون پێم وابێ لە تەمەنی 30 ساڵی هاوسەرگیریتان کرد بڵێ ئەو کاتە ئەگەر هەڵە نەبم پیاوانی سەرشەقام داوایان لە جەنابی باوکت کردبوو تویان بە کاک جەمال زەواج بکات و هاوسەرگیری بکات وڵای خۆ ڕەنگە هەموو کەسێک کشتی ئەوەی دی بێت بەخۆی جا بەخۆشمیانەوەت ینی خەڵکی لە خۆم گەورەتر پێوتمێ و اینجا من خۆش منیش خۆم ئێستا بە خەڵکی باش ئەڵێم من هاوڕێ خۆم هەبوو مامۆستا بوو ئێستاش ماوە شکر بەڵام بەداخەوە تا ئێستاش ژنی نێنە ژیانەکەی وابوو یعنی من بە یەکێک لە باشترین مامۆستا و هونەرمەند و هونەرمەندیشە لەگەڵەوە کە مامۆستایە کوردیزان و زانا تەنانەت دەست ڕەنگین بە هەموو جۆرێک و ئەمانە ژنی نێنە زۆر جار پێم وتووە کاک فڵان بە خاتری خوا جا بەڕاستی من بە گوناهی ئەزانم کە ئەو ئینسانە باشە ئەو ئینسانە هونەرمەندە ئەو ئینسانە زانا و لێزان و دەست ڕەنگینە نەوە وەچەی نەبێ نەوەی نەبێ و وەچەی نەبێ و ئەو پیاوە باشانە باش بڵێن زۆر نەبن لە مامۆستا هاوسەرگیری بەوە بەرهێنان و ئیستیسمارێکی باش ئەزانی خۆت بۆ هەموو ئینسانێک وەڵای خۆی وەکوڵێن
ژنهێنان هینە بڵێن نیوەی دینە هەر خۆی نیوەی دینە هەرواشە هەرچەند هیوایە ناڵێ ئەو سیفەتە جوانەی پێوە بێ چونکە یعنی وە نیوەی من بە نەک نیوەی زۆرتری ژیانیشی ئەزانم چونکە ژیانی ئینسانی ئەزانم بە پیاوی ئەزانم چونکە ئەوەی ئەو خزمەتی ماڵەکە مناڵیە بێ مناڵ گەورەکە خزمەتی مناڵەکە مامۆستای یەکەم دایکە چونکە ئەو پێگەیەنێ ئەو بە قسەکردنی لەگەڵ ئەو جوڵانەوەی لەگەڵ ئەو شەوەها تابانیە و دانیشتۆ بە دیار مناڵەکەی و ئەوانە اینجا بەڕاستی بەڵام بەوەکو بڵێ من بەڕاستیش ئەو کاتە بڵێن هەستی نەتەوە پەرستی و کوردایەتی و ئەو شتانە مەوسا لە یەکی ناوەندیەوە بەیان و بڵاوکراوەی لەبەرەوەی خەتت خۆش بوو پیانە نووسی تەمەنێکی کەمەوە لە شەشی سەرەتایی و لە یەکی ناوەندی و ئەوانەوە اینجا وسا ڕێکخراوەشیوە کەم بوو هینی حیزبایەتی بۆ حیزبایەتیش لە 18 ساڵی کەمتر وەری ناگرت اینجا ئێمە کە پێشەوە بین مەسەلا هەنگشتی وامان پێکرا و ئەوانە مەبەستمەوەیە کە چاویژەکە یعنی بەڕاستی فراوان من مناڵەکانشم کە گەیشتدا ئەو تەمەنانە فراوانتر لە تەمەنەکە بیرانە کردەوە هەنگێکیان یا هەمویان لەبەرەوە زۆر یعنی من ڕیاریەوەما کە ژن نێنم چونکە من ئەو ڕێگایم لەبەرە کوردایەتیم لەبەرە ئەو شتانە گەرانی ئەوە بووی ئەوە دوای خست هەر گەنجی بڵێن دەستم کرد بە شتانە و غافڵ بووم با بڵین لەو شتانە تا خۆی ساڵ بۆ ئەو کاتە تەمەنێکی زۆر بوو بڵێ وترا دوا کەوتووە لەوەی هاوس بێگومان دوا بەڵام خێری پێوە بوو ئیتر وەکوتم من چێ ئاین چ بارودۆخی کۆمەڵایەتیش چ بڵێن بارودۆخی کۆمەڵەکەی خۆشمان بیرروڕای ئینسانی عاقلیش چ مینە چ نێرینە تا ژن بێنن و چشوو بکەن و چ ژن بێنن باشترە بۆی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی بڵێن شتێکەوە مامۆستا جەنابتان سێ کوڕ و کچێکتان هەیە وایە؟ بڵێ یەکێکیش کوڕێکیش مرد منکە لە بڵێن لە شاخ بووین بەڵێ کاکە دکتۆر ڕێباز و ڕاستان و کاکە دکتۆرەوە و کاکە سزە یاخواتە من درێژ من لەگەڵنەوەکان مامۆستا باسی ئامین باسی ئاینت کرد ئەگەر یارمەتیم بەی قورئانەکەیە لێرە من دەستنوێژم گرتووە چکە خۆم حازر کردبوو بۆ پرسیارە لەناو ئەو قورئانە کە لێرەیە وێنەیەک هەیە قورئان خوێندن لە ڕۆتین و شێوازە ژیانی ڕۆژانەی جەنابتانە هەیە؟ بێگومان بە شێوەیەکی بەردەوام چونکە لە دانیشتێکی دیکەی لەگەڵ جەنابتەوتت بە تەواوی تەمەنم بەندایەتیم بۆ خوای گەورە کردووە و خوای گەورەش فەزلی زۆر زۆرە بەسەرمەوە بێگومان ئەم وێنەی لەناو ئەم قورئانە پیرۆزەیە وێنەی کێیە و بۆ لێرت داناوە؟ خۆی زۆر کورد زۆر پیاوی گەورە و خوێندنەوار و زانا و بەتایبەتی لە مەلاکانە
مەلای جاران بەداخەوە ئێستا بڵێن باس بە ناچی ناوهینەوە، بەڵام ئەوسا بەڕاستی مەلا بواری ئەوەی کە زیرەک بێ و بخوێنێ ئەمەنگە سەخت بووە، شار و دێ و ئەوانە اینجا بە فەقیری و بە هەموو کۆمەڵەکەمان هەژار بووە، ینی زۆر دەگمەن بووە. اینجا ئەوەی کە لەوانیشە دەگمەنترینیان با بڵین بەڕای من چ مامۆستا بێ، چ مامۆستای ئاینی بێ، چ ئینسانێکی تر بێ بڵێن ئەندازیارێک بێ، پزیشکێک بێ، هەچیەک بێ، دارتاشێک بێ، هەتا دڵسۆز بێ بۆ ئیشەکەی، چونکەوە هەمووی ئایم و ئەمانە پاڵ بە ئینسانەوانەیە کە لە ئیشەکەی خۆیان دڵسۆز بێت، تا دڵسۆزیش بێ خوا پلەی بەرچرەکات بێگومان. ئەمانە اینجا ئەم مامۆستایی کە لێرە هەیە و کە ئەو بڵین وێنەیم کرد خستێتەوە، یەکێکە لەو مامۆستا تایبەتانەی زۆرن، ئەلادین سوجادی، مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسە، ئەو وێنەی لێرەیە، ئەو وێنەکەی ئەوە لە یەکەم لاپەڕەوە ئەوە دینەکەی بۆی هەر کامێراکەش ببینە. ئەمە عەلامە زانای گەورەترین زانای کوردە. بڵێ جەنابی اینجا زۆرترین کتێبی قیمەت و کەم وێنە و ئەگەر بڵێم هەر بێ وێنە لە هینە چ بۆ مینی دینی، خزمەتی ئەدەب، تەنانەت کوڕەکانی خوالیان خۆش بێ هەمان محەمەی مەلاکەریم خزمەتی زۆری هەموو ئینسانی اینجا ئەم بۆ ئەدەب تر ڕێبەری کوڕەکانی بوو بە یارمەتی ئەوانیش لەگەڵیانان مسیەوە ئەوانە مشتومڕانەکە لەگەڵ یا مەسەلا شتی لێ فێرە بوون. گەورە زۆر مامۆستای ئاینی گەورە لەژێر سای ئەمە پێگەیون پەروەردەبوون وەمانم. بەڵێ مامۆستا نزیکی بە نزیکەی ئەگەر زیاتریش نەبێ 60 ساڵی تەمەنی خۆتان لە پێناوی خزمەتی کورد و کوردستانیان خەرج کردووە، لە هیچ شتێکی ئەو 60 ساڵە پەشیمان و ژێوان بوویتەوە هەرگیز؟ وڵا ئەگەر 60 ساڵی کەش بچێتە سەر ئەمرم کە ناچێ، من پەشیمان نیم لە هەتا هەناسەم تیا بێ ئەو بڕیارمە، هەر ئەوەش دوای خستم لە ژنهێنان. بەڵێ کوردایەتی ینی ئیتر لەگەڵ ئاین مایە پێکەوە. اینجا چونکە ئەوەی نەتەوەی خۆی خۆش نەوێ خوا فەرمێ، پێغەمبەرە فەرمێ ئیمانی نییە، ئەوەی نەتەوەی خۆی خۆش نەوێ و خاکی خۆی خۆش نەوێ ئیمانی نییە. بەڵێ باشە. من ینی پڕ بەدڵ حەزەکەم نەتەوەکەی منیش لە هەموو نەتەوەیەکی تر لە دنیا هەژارترە، بێکەسترە، بێدڵسۆزترە، ناڵێم کەم دڵسۆست، بێدڵسۆزترە لە چاو ژمارە هینەکانیە. خۆرین خۆمان لێ یەکتری تێگەین ئەگەر خەباتیش بکە شتێ بکە بەداخەوە، ینی یەکێتیمان نییە، یەکگرتوونین، چاکیش باجمان داوە. ئەوەش بوو بەهۆیەوەی کە مەسەلا ئەمە کە مناڵبووی من خەمێکی گەورەم هەبوو کە ئەم باشە بۆ ئێمە بە زمانی خۆمان ناخوێنین، بە کتێبەکانمان عەرەبی بوو. ئەوەی تر فەزلێکی ئێجگار زۆر هەیە ئەو هەموو کتێبە. اینجا
تا لە 58 ئەمان توانی بڵێن بە کوردی بخوێنین لە خۆمان تێگا مامۆستایەک ناوی نابم تێکیە لە 7 توانیمان کە ئەو هینە ئەو بەو ئاواتە بگەین کە یەکێ لە ئەو شتانەی کە دەستمان کە و لە 7 هین بوو ئەوە بوو کە بە زمانی کوردی خوێنمان اینجا هەچی خزمەتێک هەچی کەسێک هەچ شتێکی کردێ بە بەلای منەوەی ئیمانمە چیم کردووە ئەبێ بە منەت بێ خۆی کەس بە زۆر ئیشی پێ ناکە کەس بە زۆر چاکە پێ ناکە لەبەرەوە بێمنەتە لای من و تا ئەژمرم تا خزمەتم پێ بکرێ ئەیکەم بە بێمنەت ئەمە یەک اینجا بەڵام هێشتا لێم لە خۆم هەیە هێشتا ئەڵێم خۆزگەم مردن نەبووە بۆ هەر ئینسان خزمەتی بکردایە چونکە ژیانی بەبێ خزمەت لە مردن لەوە باشترە. مامۆستا هەر لە گفتوگۆیەکە لەگەڵ جەنابتان باس لەوە کرد وتت چاو و مێشک و دەستەکان و گوێم ڕەنگە بەقەدر 100 کەس ماندوو کردبێت هەر ئەمە ڕەنگە بەس بێ بۆەوەی کە بزانین چەند جەنابتان خزمەتتان کردووە. وەکوتم هێشتا منەتی نییە و هێشتا قەرزاری میلەتەکەم چونکە ئەومە میلەتێکی ئەوەیە کە هەیە میلەتەکەمان ئەواتە خوازم هیوادارم و ڕۆژگارەکە سەخت بوو بە نیسبە دێمەوە کۆمەڵی جیهانیش تەنانەت بەڕاستی زوڵمیان لە کورد کردووە وڵاتەکان پارچە پارچە کرد بۆ 5 بەشەوە و خۆشمان پارچە پارچەیەکەین زیاتر پارچە پارچەیەکەین لەبەرەوە گوناحە هیچ کەسێک بڵێن کەم تەرخەمی بکە لە خزمەتی میلەتەکەی هەچ کەس پێشی خۆی ینی جەنابتان بە گەنجێتی و مێرمناڵی دەستان پێکرد ئێستا ماشەڵڵات سەرتان سپی بووە لەو بوارەیە هێشتا هەر لە خەمی میلەتەکەی وەڵڵی تر خۆ وەکوت منەتی نییە شتێکی هینم نەکردووە ینی. مامۆستا من ئەم دیوانی گۆرانم لە کتێبخانەکەی خۆم لە ماڵەوە هێنا بۆەوەی بێنمە خزمەتت پەیکەری گۆران بیتی شعری گۆران لە ناو ماڵەکە تەنانەت خۆت لە چەندین جێگا ئاماژەت بەوە داوە ئەگەر ئیمکانیتت بووە هەستە کردی یەک پەیکەری لە ئاڵتون بۆ دروست بکەیت. من پێم وابێ لە لاپەڕە 201 حەزەکەم ڕەئید لەسەر مامۆستا گۆران بزانم و ڕەئیش بۆچی ئەم شیعرە لە ناو هەموو شیعرەکانە بە نسبەت جەنابتەوە زۆر تایبەتە بۆ هیوای کوڕم هیوا من تەنها کورتەیەکی لێ خوێنمەوە هیوا مەگری هەنسکی نیوە شەو بەس هەڵدا بەس بگری لە چاوی بێقەرارم بۆچی دەرمانی وە نەوزەبڕی کوڕی خۆم کۆرپەلەم میوانی دنیای تازە خوڵقاوم ئەداگریەت بە زەربەی چز لە ڕۆحی پڕگلاراوم چییە ئەم گریە بێغایە کڕوزەی نیوە شەو و خوڕپێن چییە ئەم قەترە وردانەی لە چاوت بێمەئال ئەڕژێن چی بوو و بۆچی مامۆستا گۆران هێندە کاریگەری لەسەر جەنابتان هەبووە؟ مامۆستا گۆران هەستی باوکێتی هەستی بەسەر خۆیە مەسەلا خۆی بڵین بە ڕەنگە بە کەمتر خەم زانی بێ لەگەڵ هیوا لەگەڵ کوڕەکەیە
اینجا ئەو هۆنراوەیەکە ئەو نووسیەتی بەڕاستی ئەوانەی کەشی نەبوونی و بەڵێ هەمووی مەسەلا هەچی کەم و کوڕی و بە شەعرە گێڕێتەوە کەلێنی خۆی هەیە بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی ینی تر بڵم چی ئەو اینجا من مامۆستا گۆرانم بۆیە خۆشویست و بۆیە خۆشەوێ هەمویانم خۆشەوێ بێگومان بەڵام ئەم پیاوە خوێنێکی کەمی خوێنیانی شاری شەشی سەرەتایی نییە ئەو چاتریشکردنیەتی چونکە ڕەنگە ئەوە بەهرەکەی بشتە ئەگەر کەوتە بوایە بە پیاوێکی زۆر خوێندنەوار تااقەتی ئەو بەهرەیە و یا فەرمانبەری سەرقاڵی بکردواری نەبووە اینجا هینەکە مەسەلا ئەو هەرەگری بڵین مناڵەکە ڕەنگە ئەڵێ حەق بوو ئەم هەموو گریانی نامەفهوم و بێمەعنا زمانی بەست و تەقریری شکاتی بێ لە دەست دنیا حەق بوو بێوچان بگری بەسەر تاوانی باوکیمە بەحر پڕکەی لە تف بیدەی بە ناوچەوانی باوکیمە یعنی وەسفە تەحەداگەم کە هیچ کەسێ بتوانێ ئەو نیوە دێڕە بە بیریا بێ یعنی ئەو باوکایەتی من زۆر تایبەت جا لە دواوە دڵیا هاتەوە ئەڵێ بە خۆڕایی مەترسە خەم مەخۆ مەگری لە ئێستاوە بە چ مەعلوم کەچی لەو تەختی ناوچاوانە نووسراوە خۆ خێربیتەوە مامۆستاگیان تەنانەت ئەم من ئەزیشم کردی وتم کە مامۆستا بووم کە هینەکەی دەرچوو دیوانەکەی دەرچوو من دەنووسخەم لێ کڕێ هەرەوەم بۆ کڕا بەڵێ دام نابوو هەچی قوتابیەک لای من نمرەی باش سەیلی کیمیاوێنە لە بەکەلۆریایش لای دەرسی تریشە لای لە دەرسەکانی کەشە جاری هەبوو بۆ دیوانەکەت بۆوە کرد بە دیاری ئەوە غەم هەبوو هینێکم لەوانێ یا فەرهەنگێکمانێ فەرهەنگەکە سوودی لێوەرەگرێ ئەمە اینجا بەستم گۆرانم لەبەرەوە خۆش باشە مامۆستاگیان من نامەوێت زۆر زیاتر لە کاتتان بگرم و زۆر مەبەستیشمە ئەو پرسیارانەی کە وەڵامتان داوەتەوە لە دەرفەتی دیکە لە کەناڵی ڕاگەیاندنی دیکە من دیسان جەنابتان ماندوو نەکەمەوە دوو پرسیاری دیکە ئەەکەم لە ڕووی پەیوەندیە خێزانیەکەوە هەست ئەەکەی لەبەر ئەوەی بە بەردەوامی بە دوای زانستەوە بووی بە دوای گەڕانەوە بووی بە دوای وشە سازی بووی بە دوای بە کوردیکردنی ئەو شتانە بووی کە لە زمانی کوردی و لە ناو کتێبخانەی کوردیە شوێنیان بەتاڵ بووە تۆ نەتوانی بێ وەکو پێویست لە کاتە خۆشەکانی خێزانەکە ڕەنگە تەسەورەکەم لە هیچ گەشت و سەیرانێکە لەگەڵیان نەبووبی بە بێگومان بەڕاستی من لەو لایەنەوە خۆم بە گوناهبارە زانم کە لە زۆر خۆشی باوکایەتی مناڵەکانم ینی ڕەنگ نەبێ بەش کردبێ چونکە من هەر خەریکی ئەوە بووم ئامانجێکی ئەو شتانە بووم کە اینجا بە بێگومان هینەکەیڵێ لە دوای من حەدم نییە ئینسانێکی گەورە بم ئەڵێ هەفتام و پیاوێکی گەورە ژنێکی گەورەی لە دواوە بەڵێ اینجا هەموو مرۆڤێک مەسەلا بێگومان ئەگەر تۆ ژنەکە دڵسۆز نەبێ خۆشی ئەویش مەسەلا خواردبێتم لە شتێکی کە جاریوە بۆ بە 3 شەو نەنستوم بە 2 شەو نەنستوم چۆن ئینسان ڕێزیە و خێزانە ناگرێ وەکو قەرەبوویەک لە بەردەم بینەرانی کوردستانە لێرەوە حەزەکەی چی پێ بڵێ مامۆستا وەکو قەرەبوویەک بوو ئەو هەموو خزمەتی کردوتە بەڵام من پێم وت بەڵێ وتم من سەیری خەڵکەکەم تر هەموو دەستیان کە بە
سەپڵە لێیان وتی وتم ئەم باوکیشیان بووە و دایکیشیان بووە خوا سایی هەر بمێنێ. فعلا باوکیشیان بوو دایکیشیان بوو چونکە زۆرتر ئەو نەسیحەتیانەکە ئاگای لێیانە بێ من گیراوم مەسەلا و بەڵێ بە خێوی کردوون لێرە نەبووم ئاینی شت یعنی ئەو شتانە هەچی ناخۆشیەکەم هەبووە بەدوامەوە بووە خوا سایی هەر بمێنێ و تەمەنی درێژ بێ بەلەشی ساغەوە. جا بەڕاستی ینی خۆزگە هەموو چونکە ئەو ئازانیوێتی من لەبەر چی ئەوواکەم خۆ من لە مەسەلا خۆشی و بزەبت لە کات بەسەربردن و لە کار بەسەربردن و خۆت پێ دوتم وتت من بە شێوەیەکی ئەبەدی خۆم کردووە زار خواردنەوە جا من باچی بانە ئەوەکە پێڵم زار خۆی زار لە ڕەفیقەکانم سەیران و مەسەلا چونە دەرەوە و بە گەنجێتیش بە مناڵەتیش تەنانەت ئەوە کە خێزان هەبوو ئەوە هیچتەوە بەڵام بە هینیش من هەر زۆر کەم بە ئەو شتانە چووم و چونکە هەر ئەو ساش خەریکی هەنگشتت شتی لەو بابەتانە بووم گوشەم کۆ کردوێتەوە وینم کۆ کردوێتەوەوانە بە تەلەبەتیش. مامۆستاگیان بڕوات هەبێت لە دڵەوە ئەم قسەیەکەم 10 ساعتی دیکە لە خزمەت تا قسە بکەم و پرسیار بکەم سوێن بەخوا بێزار نابم بەڵام نامەوێت لەوە زیاتر ماندووتان بکەم یەک دنیا سوپاس بە ناوی خۆم و پاوڕێیانم لە پشتی کامێرا و کوردستان 24ەوە کە ئەم دەرفەتت بۆ ڕەخساندین باسکردنی ئەو کارانەی جەنابەت کردو هەرچەندە پێت ناخۆشە ئەڵێ من ئەمە ئەرکم بووە کردومە بەڵام هەر خاکی بۆ کوترێت ینی هەرچەنە حەدیثێکی زایف شاڵێ سەید القەومی خادمهم ڕێک تۆ ئەوەت کردووە تۆ گەورەی خەڵک بووی بەڵام بە خزمەت کردنی خەڵک گەورەیان بووی من زۆر سوپاس دەکەم وەگەر کۆتا پەیامی خۆت شانازیش بەوە ئەەکەم کە خۆم بە بچووکی هەموو کوردی بەزانم هەمووانی بەتایبەتی هەمووانی کە خزمەتی کوردەکەن دڵسۆزی کوردن کە خیانەتی لێ ناکەن کە بە هیچ شتێک نایگۆڕنەوە چونکە میلەتەکەمان میلەتێکی بێکەسە سوپاسی ئەوەکەم خۆم بەڕاستی بن یعنی ئێستا بڵین پەلەمە بۆی کە زوو لێ بمەوە بچم دەست بەمە شتە بینوسم مەسەلا هەموو کاتێ وا بووم بەڵام حەز بەڕاستی حەزیشم لەو هینانە نەکردووە کە هەرچەندە کە بڵێن خۆم بە خەڵک بناسم یا خۆم چونکە وەکو پێم وتی منەتی نییە بۆ ئەوە نەتکردووە نەم کردووە پێم وام پێ بڵێن بۆ ئەم نەکردووە هەموو کەس حەزەکە ڕێزی بگرن خۆشیان بوێ بەڵام مەسەلا زۆر شتەیە هەبووە لەبارەی پەروەردەوە لەبارەی زۆرتر لەبارەی پەروەردەوە لەگەڵ کراوە یعنی کە شتێکم وتووە کە شتێکم کردووە ویستومە ئەوەی وەکو منیشە مامۆستایە مەسەلا وەکو من خزمەتی تەلەبە بکە وەکو من یارمەتی تەلەبە بە قوتابەکەی خۆت ئێستا قوتابی و هەینی شەیە خوێندکاری شەیە بڵێن خوێندکاری یا قوتابیە کوڕی ئەو میلەتێ باوەڕتان بێ سەعاتێک لەگەڵ هیچ مناڵێکمە خەریک نەبووم کە ئەگەر خۆی پرسیارێکی لێ کردم مەسەلا لەخوا بە زیابێ ینی خۆیان ڕێک و پێک بوون خواش ڕەحمی پێکردوون و ئەوانیش عینی خۆیان مافی خۆیان ناوە بە ئیشەکەیان بەڵام شتێکی لێپرسی بم وتم ئەوە وایە ئەجینا دەبە ئەم ماڵەت کراوە بووە هەموو کاتێ
بۆ هەموو کەس هەرچی پێویستی بە من بوو بێ من سرم پێوە نەبووە و وەکو مناڵەکانی خۆم سەیرم کردو کە من هەموو کوردم خۆشەوێ بە شەرتێ خاین نەبێ جاسوس نەبێ دژی کورد نەبوو بێ ئیشی نەکرد بێ پێڵاوی هەمویان نەخەمە سەرم. ئێوە هەمیشە گەورەوە زیزی ئەمن مامۆستاگیان زۆر سوپاسانەکەم و لەشتان ساغ یا ڕەبی ئینشەڵا سەرکەوتووە بن هەر بژین. بەڵێ ئەزیزانەوەی بینیتان بەرنمەیەکی کورد بوو بۆمان نەبوو پانۆرامایەکی ژیانی جەنابی مامۆستا جەمال عەبدول بێت تەنها ویستمان وەکو سوپاسێک وەکو پێزانینێک بۆ ئەو خزمەتەی کردوێتی ئەڵقەیەکی بەرنمەکەی یاد و یادگار بخەینە خزمەتیەوە تا بەرنمەیەکی دیکە خواتان لەگەڵ.